دەرمانێک یعنی پێویستە بە پێی ڕێنمایی دکتۆر بەکاربێنرێتن و هەر یەکە لە خۆڕە دەرمان بەکارنێنێتن چونکە هەرچەندی دەرمان سوودی هەیە بە دنیاییەوە زەرێرشی دەبێتن بۆ ئەو کەسەی کە بەکاری دێنێتن و لەم ڕۆوە بۆی پێویستە خەرجی مە زیاتر هۆشیار بێتەوە و لە خۆڕا بەبێ ڕەشتی دکتۆر و بەبێ پرسی دکتۆری پسپۆر دەرمان بەکارنێنێتن. طبیعی هۆشیاری لە هەموو لایەنەکانی ژیان پێویستە، یعنی بە تایبەتتر لایەنی تەندروستی کە چارەنووسی هەموو تاکە کە پێوە بەندە. بەڕاستی ملەتی ما هۆشیاری بەکارهێنانی دا و دەرمان و لایەنەکانی تەندروستی هەتا بڵێ لاوازە. دەبینی مەسەلەن کابرا نەخۆشە دۆستەچی یان خزمەچی یان کەسێک لە ماڵەکەی خۆی دەڵێ وەڵام منیش عینەن نەخۆشیم هەیە، یەکسەر دەرمانەکەوی بەکاردێنی. تەنها کەسێک بڵێ ئەو شتە باشە یەکسەر بۆ ڕائەکەین، ناپێچینەوە ئایا کوالێتەکەی چییە، ئایا ئێکسپایرەکەی چییە، ئایا چ شتێک باشە، ئایا کۆمپانیایەکە و شەریکەکەی ئەو مارکەیە چییەکەوە بتوانم بەکاری بێنم. ئەبێ هەموو کەسێک بڕۆ فەحس بکە ئەنتە دەرمانێک یان دەرزیەک بەکاربێنێ. زۆر کەس ناسیاری خۆم برادری خۆم قەنەعەتتان بێ دەرزی لێداوە زەختی بەرز بووە، زەختەکە زیاتر بەرز بووە بۆ تا تووشی نزیک بووە یان تووشی جەڵتا بووە.